شێکە هەیە لە دەشتی شاهێ و لە ناوچەی لە کە گرنگی پێ بدەین و ئەمڕۆ بە شەڕۆکی ئەم دارستانیە شاخاویە لە چەندی شوێنە باسی گرنگی ڕۆڵی چالاکیەکە لە چوارچێوەی زنجیرەیەک چالاکی بەشی زانستە کۆمەڵایەتیەکانی کۆلۆژی پەروەردەی میڕەتی زانکۆی هەڵەبجایە. ئامانجەکە ئەوەیە کە ئاشناکردن و هەماهەنگیکردن لە نێوان دامەزراوە ئەکادیمیەکانی وەکو زانکۆ لەگەڵ فەرمانگە و دائیرە حکومیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بەدڵنیاییەوە ئەمە پردێکی گرنگە بۆ ئەوەی ئەزمموی ئەوان بگوازێتەوە بۆ ئێرە و لێرەش ئەو پرۆژە و بیرۆکە زانستی و کادیمیانی کە هەیە لەگەڵ ئەوانە ئاڵوگۆڕ بکرێت و بەدڵنیاییەوە ئەنجامی و ئاڵوگۆڕە دەتوانرێت خزمەتێکی زیاتری هاوڵاتیان بکرێت. زنجیرە یەکەمی چالاکیەکە بە هەماهەنگی لەگەڵ پۆلیسی دارستان دەستی پێ کرد و لە ئەنجامی ئەوەیە گەشتینەوەی کە بەڕاستی دارستان و ژینگە بەڕاستی تەنها ئەرکی پاراستنی ئەو بەڕێزانە نیە وەکو پۆلیسی دارستان بەڵکو پێویستی بە پرۆژێکی گشتگیرتر هەیە هەم لە پەروەردە هەم لە خوێندنی باڵا هەم لە ناو دامەزراوە ئاینیەکان و هەم لە چوارچێوەی خێزانەکان بۆەوەی چکە بەڕاستی کۆمەلگای ئێمە و ژیانی ئێمە و ئایندی ئێمە لە بەردەم مەترسی گۆڕانکاری کەشوهەوا و گەرمبوونی زەویایە و پاراستنی دارستانەکان و ژینگە و باڵندەکێویەکان هیچی کەمتر نییە لە پاراستنی ئاسایش و سەلامەتی هاوڵاتیان. مەڵێ ئاماری ئەم ساڵی بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگە هەڵەبجە تاکو ئێستا 94 کەس بە تۆمەتی جۆراوجۆر سەرپێچی کار دەستگیر کراوە ڕوبەڕووی دادگا کراوەتەوە بێگومان مەسەلەی بابەتی داربڕین بابەتیی گرنگەوە پۆلیسی دارستانێکێکە لە مەهامە گرنگەکان و ئەرکی سەرەکی پاراستنی دارستان و ژینگەی ناوچەکەیە بڕینی دار بێگومان بۆەوەی دابشنەکردنی سوتەمەنیوە گرانی نرخەکەیەوە گرفتێکی گەورەیە لە بەردەم کارەکانی پۆلیسی دارستان کەوای کردووە هەوڵ و ماندووبوونێکی زیاد لە ڕادەی پێویست بدرێت بۆەوەی کەوا پارێزگاری لە دارستانە سروشتی و دەستکردەکانی ناوچەکە بکرێت. بێگومان لە کاتی بڕینی داریشە بێگومان بەشێکی بازرگانی دەکەوێتە ئەم کارەوە و لێرە و لەوێ ئەم کارەکرێ بەڵام ئەوەی کە وەکو پۆلیسی دارستان ئێمە هەڵمانداوە ڕێگری لەم دیاردەیە بکەین کە بەهۆی ڕێگریکردن لە بڕینی دارەکان سەرەتادا کەوا بکات بنەبڕ بکرێت و ئەم بازرگانیش نێڵێت.